تێگەرنی ئاساکەن دوعای خێری بۆ بکەن براکانم برا بە ڕێزەکانم خۆتان بۆ ئەم ڕۆژە ئامادەکەن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەسیەت و ئامۆژگاری ئێمەی کردووە کە خۆمان بۆ ئەم ڕۆژە ئامادەکەین ئەو پشکە بە ڕێزە خوای گەورە لێی خۆش بێ دوای ئەوەی کە چەندەها ساڵ لە ژیانە بوو بەڵام کۆتایی پێ هات ئێمەش هەمومان ئەمڕۆ یا بەیانی کۆتایی بە ژیانمان دێ بۆیە خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم وەسیەتی بۆمان کردووە کە خۆمان بۆ ئەم ڕۆژە ئامادەکەین خۆ ئامادەکردن بەم ڕۆژە بەوە نابێ من دڵم پاکە و نوێژ ناکەم و عیبادەتی خوا ناکەم و خوا ناناسم ئەم ژێر زەویە پێویستی بە عیبادەتە ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمی هەر کەسێک لەسەر زەویە لەگەڵ خوادا مؤدەب و بەڕێز نەبێ ڕێزی خوا نەگریەوە حساب بۆ خوا نەکات خوا لە ژێر زەویە فێری ئەدەبێکات واتە سزایەدا هەر کەسێ لەم دنیادا ملکەچی خوا نەبێ خوا کاتێک کە مرد خوای گەورە بە سزای خۆی لوتی شۆڕەکات سەری شۆڕەکات وای لێ ئەکات ئەگە بێتەوە دنیا بێتە باشترین کەس وا عاقڵێکە بەڵام سوودی نیە تازە ڕۆشت بۆیە با خۆمان فێری ئەدەب و ئەخلاقی جوان بکەین ڕەوشتی جوان بکەین بەرامبەر بە خوای گەورە بەرامبەر بەو دینە بۆی کە مردین پەشیمان نەبینەوە خوای گەورە پاداشتی خێرتان داتەوە سەبوری خەمی کە سوکاریشی بدا و ئەم خوشکە بە ڕێزەیش بخاتە بەهەشتەوە و داواکەین لە خوای گەورە یا ڕەبی خوایە زمانی پاراو بکەی یا ڕەبی خوایە زمانی فەسیح بکەی جوادانی مەلایکان یا ڕەبی خوایە ڕەحمی لێ بکەی خوایگیان قەبرەکەی بۆ فراوان بکەیتەوە خوایگیان لە ئێمەش و لەم خوشکە بە ڕێزە لە هەموو مردوەکانی تریش خۆش بی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين خواهي قرأ باداشي كيتام داتوا خدا زانت عظيم شتيشني خواهي قرأ لي خوش دعاء